لەگەڵەوەدا کە پێنجگەڕی و توێژکردن تا ئێستا کراون لەسەر ڕێکەوتنە ناوچەکەی ئێران، بەڵام هێشتا کێشە و گرفت هەرماون. ئێمە کێشەمان هەیە و بریتیە لە بەرنامەی ناوەکی بە تایبەتیش لە ئێستادا کە وابەستە نییە بە ڕێکەوتنە ناوەکیەکەوە بەرەو پێشچوون هەیە، بەڵام ڕێژەی پیتاندن بە ئەندازەیەکی گەورەتر و بەرزتر وەها دەکات کاریگەری نەرێنی خۆی هەبێت لەسەر کات بۆ بەرەو پێشچوونی زیاتری ئێران لەو بوارەدا و کاتەکە لە ساڵێک کەمتر ببێتەوە بۆ چەند مانگێک یان چەند هەفتەیەک. بەڕێوەبەراتی سەرۆک بایدن بە نیگەرانیەکی قوڵەوە لە ڕەفتارەکانی ئێران دەڕوانێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. جا پێمان خۆش بێدیان نا، ئەڵبەتە پێمان ناخۆشە ئێران دەستی هەیە لە جموجوڵەکاندا بۆ ناسەخامگیری، لەوانە پشتیوانی لە حەماس، پشتیوانی بۆ ڕێکخراوە تەرۆریستەکان، پشتیوانی لە ڕێکخراوە میلیشیەکانی سەر بە ئێران بۆ ناسەخامگیری لە ناوچەکەدا. ئێران بەر لە ڕێکەوتنە ناوەکیەکەی ئەمانەی دەکرد و هاوکاتی ڕێکەوتنەکەش هەردەی کرد و ئێستاش کە لە ڕێکەوتنەکە هاتوینەتە دەرەوە خراپتر بووە. دەستگای نێونەتەوەیی وزەی ئەتۆمی دەڵێ ئێران هەر پەیمان دەدات، بەڵام هیچ هەنگاوێکی کردەیی نانێت. کۆبوونەوە هەبوون و پێویستیشە پشتڕاستی بکەمەوە کە بەڵێ هەبوون و ڕاستگۆیانەش بڵێم حکوومەتی ئێران خواستی خۆی دووبارە کردوێتەوە بۆ هاوکاریکردن و وەڵامدانەوەی پرسیارەکان، بەڵام تا ئێستا نەیکردووە. هیوادارم ئەمە بگۆڕدرێت، چونکە تا ئێستا کە قسە دەکەم هیچ بەرەو پێشچوونێکی کۆنکریتی لە دۆسیەکاندا ڕووی نەداوە. ئەمریکا وابەستەیی خۆی ڕادەگەیەنێتەوە بۆ هاوپەیمانەکانی و پاراستنیان لە هەڕەشە و مەترسیەکانی کۆماری ئیسلامی ئێران. ئێمە وابەستەین بە پاراستنی چۆنایەتی لەشکری ئیسرائیل و دڵنیابوونیش لەوەی ئیسرائیل بتوانێت بەرگری لە خۆی بکات لە بەرامبەر هەڕەشە و مەترسیەکانی ناوچەکە کە لەلایەن ئێران و ملیشیەکانی سەر بە ئێران و ڕێکخراوە تەرۆریستەکانی ترەوە هاتوونەتە ئاراوە. لە ناو کۆنگرێسی ئەمریکاشدا ڕایەکی گشتی هەیە بۆ ڕاگررتنی بەرنامەی پیتاندنی یۆرانیۆمی ئێران. ئەگەر بەڕاستی ئێران وزەی ئاشتیانەی ناوەکی دەوێت ئەوە دەکرێت هەیبێت، پێویست ناکات بەرنامەی پیتاندنی هەبێت و لەو بڕواایشدام عەرەبەکانیش هاوڕان لەسەر ئەوەی هێزی ناوەکی بۆ هەمووان بێت، بەڵام بەبێ ئەوەی بەرنامەی پیتاندن بژاردەیەک بێت. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەمان تایبەت دەکەین بە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێران، وەلێ بەر لەوەی بچینە سەر هەڵبژاردنەکان بە پێویستی دەزانین هەندێک سەرنج لەسەر ڕێکەوتنی ناوچی لەگەڵ ئێراندا بخەینە ڕوو. بۆ ئەو مەبەستەش چاوی واشنگتن میوانداری سۆران پاڵانی نووسەر و لێکۆڵەری سیاسی دەکا. کاک سۆران، سەرەتا زۆر سپاس بۆ ئامادە بوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە، پێت وایە ئێران وابەستە بێ بە مەرجە نێونەتەوەی یەکانەوە؟ سپاس کاک بەڵێن بۆ جەنابت و سڵام بۆ بینەرانی خۆشەویستی شەیە. لە ڕاستیە ئەو چەند خولەی کە لە دوای هاتنە سەرکاری بایدن لە نێوان ئێران و وڵاتانی ئەنجومەنی ئاسایش بەڕێوە چوتە ئێستا کۆمەڵێک گرفت و کێشەی زۆر هەن. ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێران ئاسی داواکارەکانی خۆی بردەسەرەوە بۆ مانایی کە هەر لە ئەوڵەوە ئارەزوویەکی زۆر لەلایەن کابینەی بایدنەوە هەبوو بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێران و ئێران ئەمەی خۆستۆتەوە. من پێم وایە سەرنجام ئێران ناچارە مل بۆ داواکاریەکانی کۆمەلگای نێودەوڵەتی و ئەمریکا بدا، بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە من بە دووری ێزانم تا هەفتەی داهاتوو کە هەڵبژاردننی سەرۆک کۆماریش لە ئێران بەڕێوە چێ بەر لە هەڵبژاردن بە ڕێکەوتن بگەن. هەر جۆرێک لە ڕێکەوتنی ئێران لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی و ئەمریکا دەکەوێتە دوای خۆناغی هەڵبژاردنەکانەوە. کاک سۆران، هەڵبژاردنەکان دەگۆڕێ لە هەلومەرجی بوو توێژەکانی ئێران لەگەڵ کۆمەلگای نێونەتەوەیە؟ لە ڕاستیدا کابینەی هەرچەند ئەوەی کە با بڵێن پرسی ئۆتۆمی پرسێکە کە بەدەستی ڕابەری ئێرانەوەیە کە عەلی خامنەیە، بەڵام نایشیان نەوێ ئەو ئیمتیازە بە جۆرێ لە جۆرەکان بە کابینەی ڕۆحانی بدرێ و لە داهاتووە سەرنجام ئەمان بڕیاریان داوە ڕێ بکەون، بەڵام ئەیانەوێ ئیمتیازی زیاتر لە ئەمریکا وەربگرن. بەتایبەت ئەم کابینەیەش هەموو هەوڵێکی خۆیەدا کە لەگەڵ ئێرانە ڕێ بکەوێ، بۆی ئەوان دەستی ئەم کابینەیان خوێندۆتەوە و بەشێک کات کڕینیان گەرەک بوو بۆ ئەوەی دەسەڵات یەکدەست بکەنەوە لە ناوخۆی ئێرانە و لە دوای پرۆسەی تەواوبوونی پرۆسەی هەڵبژاردن ڕێکەوتنێکی یەکلاکەرەوە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی یارنەجاتدن. ئێران هیچ ڕێگایەکی دیکەی نییە، هیچ ڕێگایەکی دیکەی نییە لە ڕووی ئابووریەوە داڕوخاوە، لە ڕووی دیپلۆماسیەوە گۆشەگیر کراوە و لە ڕووی
سزا ئابوووریەکانەوە تەواو داتە پیوە ناتوانێت دەستی بە زۆر شت ڕابگاوە ئەم حاڵەتەش بۆ ئێران ناتوانێت هەتا بەردەوام بێ بۆ ئێران هیچ ڕێگایەکی نیەوە کابینەیەکی وەکو بایدن کە ئارەزوویەکی زۆری هەیە و ئاسانکاری زۆر بۆ ڕێکەوتنەگە لەگەڵ ئێران پێم وانی ئەم دەرفەتە لە دەستی خۆی بدا و بە جۆرێک لە جۆرەکان بە جۆرێک لە ڕێکەوتنەگە هەر لەبەرەوە هۆکارانەی کە جەنابەت ئاماژە و پێکردن کۆماری ئیسلامی ئێران دەوێت بگاتە ڕێکەوتنەکەەوە ناچاریشە دەبێ بیکا بۆی خۆی لەو هەموو قەیرانە دەرباسکە بەڵام ئەمە بۆ مانایەیە کە کۆماری ئیسلامی ئێران ڕەفتارەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئاگۆڕێ لە ڕاستیدا من باوەڕم بەوە هەیە ئەو جۆرە ڕێکەوتنەی کە لە نێوان ئێران و کۆمەلگای نێودەوڵەتیوە لەسەرەوەی هەمویانە ئەمریکا دەکرێت جۆرێک لە سڕکردنە ینی ئێران ئەمتیازێ بە ئەمریکا و کۆمەلگای نێودەوڵەتیەداوە ئەوانیش ئەمتیازێکی تر بە ڕۆڵی ئێرانەدەن لە ناوچەکە لە ڕاستە ئەمە وانییە کە ئەگەر ئێران مەسلەی پیتاندنی یۆرانیۆمە مەسلەی پرۆژە ئۆتۆمێکەی ڕاگردیا لەو حەدەیکە ڕێ دەکەون لەسەری بۆ مەسلەی کە خۆیان دەڵێن بۆ پرسی ئاشتی بەکاری هێنا یا لە بواری ترا سوودی لێوەرگرت ئەم بەمانایەوە نیە ئێران دەستێوەردانەکانی لە ناوچەکە و لە وڵاتانی دەوروبەرە و لە یارمەتیدانی گروپە تونڕەوەکانە ئەکشێتەوە ئەم کابینە هەموو هەوڵێکی ئەوەیە کە مەسلەی ئۆتۆمیل لەگەڵ ئێرانە بە جۆرێک لە ڕێکەوتنی 2015 بە جۆرێکی تر دووبارە کاتەوە بەڵام بە ئێرانی چاوەڕوانی ئەوەی لە کۆمەلگای نێودەوڵەتی و لە سەرەوەی هەمویان و ئەمریکا هەیە کە ئەو ڕۆڵانەکە چاوەڕوانەکرێت بە ئێران بدرێ و ئەو ڕۆڵانە کە هەیەی بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەی نەڕاستەوخۆ بۆی بناسرێ وەکو حەقێکی ڕەوا و لە هەمان کاتە ئێستا ئێمە لە کاتێکە ئەبینین کە ئێران دەبینین ئەمریکا لە ئەفغانستانە کشێتەوە لە عێراقا تۆزە فشاری بۆ هاتووە کە بکشێتەوە و لە هەمان کاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕاستیە لە ئەولەویەتەکانی کابینەی بایدنانیە ئەمە دەرەتانی گەورە بە ئەمریکادا بە ئێرانەدا کە بتوانێت پرۆژەی خۆی و دەستێوەردانەکانی خۆی ڕۆژ لە دوای ڕۆژ فراوانتر بکە و بە تایبەت کاک بڵێ نابێ ئەوەشمان لەبێ بچێت ئێران بە ڕێکەوتن لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی دەرفەتی زۆرتری لە بواری دیپلۆماسیەوە لە بواری اقتصادیەوە بۆ ڕەخسەوە لە ڕووی اقتصادی لە ڕووی ئابووری و بەهێزە بێتەوە جارێتە دێتەوە بازاری جیهانی لە فرۆشتنی نەوتە ئەمانە هەمووی ئەبنە کۆمەڵی سەرچاوی گرنگ بۆ لە ڕووی هێزی ئابووریەوە بۆ ئێران و دەرەتانی دیپلۆماسی بۆ لەو کەنارگیریە نێودەوڵەتیە نەجاتێ بێ و ئەمە هەمووی ئەبێتە هۆکارێ بۆ ئەوەی ئێران پرۆژە هەژمون خوازەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و دەستێوەردانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زیاتر بکە بۆ خۆ دەزانی سزاکانی کە بەڕێبەرایەتی سەرۆک ترامپ سەپاندنی بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا ینی وڵاتەکەی خستە تەنگژەیەکی ئێجگار گەورەوە کۆماری ئیسلامی ئێران بۆ لەمە دووە هیچ سوودێکی لەو وانەیە وەرگتووە کە پێی دراوە لە ڕاستیە ئەو سزانەی کە ترامپ سەپاندی و کابینەی پێشوو سەپاندی سزای کە مەرشکێن بۆ ئێرانی داڕوخان لە نێو خۆیەوە وای لە ئێران کرد کە ڕوبەڕووی کێشەی گەورە بێتەوە چ لە بواری ئاسایشی ناوخۆیەوە بەردەوام ئێمە شاهیدی ئەوە بووین کە خەڵک هەستی دەکرد جۆرە لە پشتیوانی دەرەکی هەیە لە 4 ساڵی سەردەمی ترامپە چەندین خۆپیشاندانی سەراسەری ئێرانی گرتەوە و حکومت لە بەرامبەر ئەوەی نێتوانی داواکاری ڕۆژانەی خەڵک جێبەجێ بکە و لە هەمان کاتە نێتوانی پێداویستەکانی ئیدارەکردنی کۆمەلگا جێبەجێ بکە لە هەمان کاتە پەنای بۆ هەندێک شتە برد کە بتوانێت داهات بۆ خۆی دروستکە ئەمانە هەبوو و لە توانای خەڵکیشانە بوو دشکردەوەی بە دوای خۆیدا دەهێناوە ئێرانی کرد بە گۆمی خوێن و ئێرانی کرد بە وڵاتێکی داتەپی و وڵاتێکی ڕزی و لە هەمان کاتە ئێرانی دەستی ئێرانی بڕی لە زۆر یارمەتی بە گروپە تۆمڕەوەکان و ئێران ئەو پاڵپشتە گرنگیەی بۆ ئەو لەشکرە لە خەڵکی بەکرێگیرا و لە چەکدار لە میلیشیای سەر بە ئێران لە ناوچەکە کەمی کرد ئەگەر بڵێن نەبڕا بەڵام کەمی کرد و ئێران تۆزە ڕۆژ لە دوای ڕۆژ پاشەکشەی بەرەو نێوخۆی خۆیە کرد و ئەو هێزەی کە دەیبردەوە ناوی خۆی تووشی کێشمەکێشی ناوخۆیی زیاتریەکرد بۆیە لە ڕاستیە ئێران ئەمە دەزانێت و ئێران هێشتا ئەم سزانە هەڵ نەگیراون ڕەنگە کابینەی بایدن کابینەیەک بێ کە ئارەزووی هەبێ و جۆرێک لە چاوپۆشی ئەکا لە کۆمەڵشتی ئێران و ئەوەی ڕاگەیاندووە کە ئەوێ لەگەڵ ئێرانە ڕێکەوێ بۆیە ئێران کاریگەریەکانی ئەو سزا کە مرشکێنانە دەزانێت بۆیە هەموو هەوڵێکەدا کە قەرەبووی ئەمانە بکاتەوە قەرەبووی ڕۆڵی خۆی بکاتەوە جارێکی تر لە دەرەوەی سنوورەکانی خۆی بۆ لە نێو خۆی خۆشیە
سەبارەت بە ئەم ڕێکەوتنە ناوچیە و ئەو توێژانەی کە ئێستا لە ڤێننا دەکرێن و لە پەیوەندی بە هەڵبژاردنەوە ئەگەر و نەگەری ئەم توێژانەی کە دەکرێن کاک سۆران چەند دەبێت لەسەر ڕەوشی هەڵبژاردن یعنی جۆرێک لە هێزەدا بە هیچێکە لە کاندیدەکانی کە هەن لە هەڵبژاردنەکەدا لە ڕاستیە هەروەک من پێشتریش لە چاوپێکەوتنێکە لەگەڵ جەنابەت باسمان کردومان لەمەوە پێش من باوەڕم وا بوو کە هەر ڕێکەوتن لەگەڵ ئێران ڕێکەوتنی ئێران لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیەکەوێتە قۆناغی دوای هەڵبژاردنەکانەوە ئێران نایەوێ ئەم دەسەڵاتدارانی کۆنە پارێز نایانێ ئەمە وەکو ئیمتیازێک بە باڵی ڕیفۆرم خوازدان هەرچەند لەم هەڵبژاردنە کاندیدێکی ڕیفۆرم خوازی دیار نییە و هەمویان خرانە درەوەی بازنەی ململانەکانەوە بۆیە لە ڕاستیات شتێکی سەیر و سەمەر ینی ڕووناداوە ئەم دۆسیە ناتوانێت هیچ تەسیرێکی لەسەر تەسیرێکی کەمیشی لەسەر هەڵبژاردنەکان بێ هەڵبژاردنەکان ئەندازیاری کراوە و پلانی بۆ دانراوە و وەک ئەوەی کە تەئید و ڕەتکردنەوەی لە کاتی پەسەندکردن و ڕەتکردنەوەی کاندیدەکانە دیارەکە لە هەفتەی داهاتووە لە پرۆسەی هەڵبژاردنە چی لە ئێران ڕووەدا بۆیە بە بڕای من هیچ هینەگرو نادا هیچ جۆرە لە کاریگەریەکی نییە لەسەر پرۆسەی هەڵبژاردنەکان و لەسەر پرسی پشتیوانیکردن لە کاندیدیا لێدان لە کاندیدێکی تر چونکە ئێران لە ڕاستیە کە چوە دانوستانەکانیشەوە پێویستی بە کاتە بوو ئەویست جۆرێک لە پەیوەندیەکانی ئاسایی کاتەوە لەگەڵ ئەمریکاوە کۆمەلگای نێودەوڵەتی بۆی سوود لە کات وەربگرێ بۆیە هەر ڕێکەوتنێ وەک پێشبینی دەکرا کەوتە دوای هەڵبژاردنەکانەوە کە هەر ئەوەش ڕووەدا بەتایبەت کە ئێستا ئێران تۆزێک پێداگیری زیاترەکە ئەگەر دەبینین تۆنی دەنگی ئەمریکاش بەرامبەر بە ئێران گۆڕاوەوە ئەمریکا ئەوێ دۆسیەی تر لە بەرامبەر ئێرانە بکاتەوە کە تۆمەتبارێکا بە یارمەتیدانی گروپە میلیشیاکان تۆمەتبارێکا بە دەستێوەردان لە وڵاتانی ناوچەی تۆمەتبارێکا بە هۆکاری ناسەقامگیری لە ناوچەکە و لە جیهانە و تۆمەتبارێکا بەوەی کە ئەم کارانێکە ئێرانێکە لە پیتاندنی یۆرانیۆمی زیاتر مەترسیە بۆ سەر ئاسایشی هەرێمایەتی نێودەوڵەتی بۆیە ئەمریکایش خەریکە تۆنی دەنگی خۆیە گۆڕێ بۆ ئەوەی ئێران لە دوای هەڵبژاردنەکانەوە بێتە ژێربار بەڵێ کاکسۆران هەر لەسەر پرسی هەڵبژاردنەکان من دەگەڕێمەوە وڵات بە تایبەتی لەو ڕوانگەیەوە کە بەرەی ڕیفۆرم خواز لە ئێرانە نوێنەرایەتیی ئەو تۆیان نییە ئەگەر چی کۆماری ئیسلامی ئێران باس لە ڕەوایی هەڵبژاردن دەکا بەڵام پێدەچێت گلە و گازەندەکان زیاتر بوو بن بە بەراورد بە هەڵبژاردنەکانی پێشوو. ولذا من به ناچار دیروز خدمت مقام معظم رهبری نامه‌ای فرستادم. نامەیەکم نرد بۆ ڕابەری باڵا سەبارەت بەوەی بیرم لێ دەکردەوە بزانم ئەگەر بتوانێت یارمەتی دەربێت بۆ هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی بە دڵنیاییەوە دەتوانێت بڕیار بدات بەو شێوەی بە گونجاوی دەزانێت لەو ڕوانگەیەوەی پەیوەندی بە بەرژەوەندی وڵاتەکەەوە هەیە و کارەکەش لەلایەن ئەنجومەنی نیگابانەوە دەکرێت. ململانی نێوان ڕیفۆرم خوازان و کۆنە پارێزانی ئێران لە ناو دەنگدەرانی ئێرانیدا شتێک نییە بەهێن وەربگیرا بێت. بەڕوانینی من کاتی ئەوە هاتووە کۆتایی یەکدا بنرێت بۆ ئەو شتانەی بە جیاوازی نێوان ڕێفۆرمخوازان و کۆنە پارێزان ناودێر دەکرێن پێویستە بیر لە ڕەوشی وڵات بکرێتەوە و چیدی خەڵک بەو شتانە چەواشە نەکرێن. ئێمە بەو پەڕی هیواوە دەنگمان بە ڕێفۆرمخوازەکان داوە بەڵام بەڕاستی حکوومەتەکەی ڕۆحانی ڕەوشەکەی تێکدا. من اگه بیام هر کدوم از ما بیایم یه انتخاب غلط داشته باشیم پێم باشترە دەنگ نەدەم وەک لەوەی بژارێکی هەڵم بێ کاتێک بژارەکانم لە نێوان خراپتر و خراپتریندا بێ هەر بۆیە باشترە هیچیان هەڵنە بژێریت. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. کاکسۆران ئێمە پێشتر لە زۆرێک لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی کۆماری ئیسلامی ئێراندا ینی وەکو دەگوترا دوو بەرە دەکەونە ململانی هەڵبژاردنەوە بەرەی ڕیفۆرم خواز و بەرەی کۆنە پارێزی ئێران. پرسیارەکەم لە جەنابەت ئەوەیە شتێک هەیە لە ئێرانە پێی بگوترێ ڕیفۆرم خواز و کۆنە پارێز و ململانی چ ڕاستەقینەیان هەبێ لەسەر دەسەڵات؟ لە ڕاستی ئەم دووبەرە کە دروست بوو لە 20 ساڵی ڕابردووە جۆرێک لە گروتینی ئەدا بەمانەوەی کۆماری ئیسلامی و ئەمان لەسەر ئەسڵی
مانەوەی کۆماری ئیسلامی و ئەو دەسڵاتی کە هەیە هیچ جیاوازیەکیان نییە و زیاتر ئەمە بۆ فریودانی ڕای گشتی بوو. ئێستا کۆمەلگای ئێران بە گشتی بەوە گەیشتووە کە ئەمە جۆرێک لە یاری نێوان ئەم دوو باڵە بووە. ئەگەر تەنانەت لە ڕای گشتیشە بە جۆرێ لە جۆرەکان پێشتر بوو بۆ هۆکارێک بۆ ئەوەی ململانەکانی هەڵبژاردن و بازاری هەڵبژاردن گەرمکە بەم شێوەیە بەڵام ئەم جارە بە حکمی ئەوەی کە ڕیفۆرم خوازەکانیش بە تەواوی دوور خراونەتەوە لە کایەکە زیاتر ئێستا ئەوان دەنگیان لێ هەڵساوە کە هەڵبژاردن لە کۆماری ئیسلامیە قەتیس کراوە وەک ئەوەی کە ئەوان شتێکی سەیر و سەمەریان دۆزی بێتەوە. لە ڕاستیە ئەم ململانەیەکی پەردە پۆشکراو بووە یان بەو مانای من بەسمەوە دروست کراوە بۆ ئەوەی کە زیاتر ڕای گشتی ڕاکێشێ و زیاتر کار لەسەرمانەوەی سیستمی سیاسی ئێران بکات چونکە سەرنجام ئەم سیستمە سیاسی بە قازانجی هەرتوو لایە و بە قازانجی مانەوەیانەوە بە قازانجی دەسەڵاتی خۆیانەوە بە پارێزگاری لە پێگە و ڕۆڵی ئەوانەکە هەر دەبینین ئەوەی کە ئێستا ڕیفۆرم خوازە ڕۆژانێک لە ڕۆژان لە بنەما هەرەسەرەکیەکانی دەسەڵاتی ئەوەی هەبوو کە بەرژەوەندێ باڵاکانی ئەم دەسەڵاتە پارێزی ئەوەی کە ئێستا کۆنە پارێزە پێشتر هەر لە دام و دەستگار سەرەکیەکانی دەوڵەت بووە کە هەرتوو لە ویستویانە بە جۆرێک لە جۆرەکان بە ئاراستە و بیرکردنەوە ینی پارێزگاری لەمانەوەی کۆماری ئیسلامیەکان ڕەنگە لە ڕوانگەی درێژەدان بە جۆری دەسەڵاتدارێتی و دانوستان و جۆری پەیوەندی ڕوانگەی جیاوازیان هەبوو بێ و لە هەمان کاتە ململانەی شخصیشیان هەبوو بەشێک لەمانش بێتە ململانەی شخصی لە درێژە کێشانە بەڵام شتێکی ڕاستەقینە نییە و لە هەمان کاتیشە بە تایبەت باڵی ئەسڵی کۆماری ئیسلامی کە خامنەی و دارودەسەکەین هەر جارێک ویستی بێتیان چۆن مدیریەتی یا ئەندازیاری هەڵبژاردنەکان بکەن و بەرنامەکان بکەن بەو ئاراستەی کە خۆیان ویستویانە بردویانەتە پێشە بۆی ئەمە لە دوێکی گەورە زیاتر هیچی تر نیە لە ڕاستیدا. باشە کاکسۆران لە ساڵی 2009دا بزوتنەوەی سەوزمان بینی لە کۆماری ئیسلامی ئێرانە خەڵکێکی ئەجگار زۆر لە ناو تاران و لە دەرەوەی تارانیش لە دەوری ئەم بزوتنەوەیە کۆبووبوونەوە ئەمەیان چۆن لێک دەدرێتەوە. لە ڕاستیە بزوتنەوەی سەوز بزوتنەوەیەک بوو کە هێشتا نەیتوانی قۆناغی کۆماری ئیسلامی تێبڕێنە ئەگەر چی لە هەندێک لە بنەماکانیدا بەڵام لە کۆتایە نەیتوانی بزوتنەوەیەک بوو لە ناوچەیەکی یا لە جوغرافیایەکی دیاریکراوە قەتیز بوو و زیاتر ئاستی داواکاریەکانی بردە دنیا و ململانەی دوو باڵە لە نێوان کۆماری ئیسلامی ئێرانە. ئەوە جۆرێک لە دەرفەت ڕەخسا و جۆرێک لە خەڵک ویستیان ئەوە بخۆزنەوەکە و لە نەسیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی و خەڵکی ناڕازیش ئەمەی بە دەرفەتی دەزانێت بۆ ئەوەی پێگەی سەرەکی دەسەڵاتی سیاسی لە ئێرانەوە ئاسایشی دەسەڵاتی سیاسی بخاتە هەرسێنانەوە و کار لەسەر ڕوخانی بکە. بەڵام لە ڕاستیا بزوتنەوەی سەوز ئەگەرچی لە دواییە پەرەی سند و بە جۆرێ لە جۆرەکان داواکاریەکانی ڕادیکالتر کردەوە بەڵام ئەمە لە ئازایەتی ڕێبەرانی بزوتنەوەی سەوز نەبوو لە ڕاستیە ئەمە ئەوە بوو کە خەڵکی جۆرا و جۆر بە ڕەنگی جۆرا و جۆرەوە بە داواکاری جۆرا و جۆرەوە بە ویستی جۆرا و جۆرەوە بەشداری ئەم بزوتنەوەی کرد و ویستیان تەبدیلی کەن بە بزوتنەوەیەک بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی و هێنانەکایی سیستمێکی تر بە تایبەت کە خەڵکی جۆرا و جۆریش و ئۆپۆزیسیۆنیش لە بەشی لە ئۆپۆزیسیۆنی پشتیوانیە کرد چونکە بە هەلێکی ئەبینی بە بۆشایەکی ئەبینی کە لە نێوان دەسەڵاتە هاتۆتە کایەوە و خەڵکیش جۆرێک لە پشتیوانی لەم ناڕەزایەتیە ئەکات دژی کۆماری ئیسلامی بۆیە ئەوە بوو ئەنا بزوتنەوەیەک نەبوو کە بیەوێ ڕێبەرانی بیانەوێ لە کۆماری ئیسلامی لە ڕاستیا تێپەڕ بینمان ئەوان لە باشترین ڕۆڵەکانی سیستمی سیاسی ئێران بوو بەشێک لەو ڕۆڵانە بوون کە قوربانی زۆریان بۆ پارێزگاری لە سیستمەکەدا بوو بەڵام وەک دەڵێن شۆڕشترین ڕۆڵەکانی خۆی دەخوا ڕێبەرانی بزوتنەوەی سەوز کە خۆیان ڕێبەرانی شۆڕشی ئیسلامی ئێران بوون ئەوە لە ماڵە دەست بەسەر کران و ئێستا ژیانیان لەژێر بەستەرکراویە ڕۆژەکانی ژیانی خۆیان بەسەر.
کاکسۆران لە ئێستادا مەجلیسی شورای ئێران واتە پەرلەمانی ئێران کۆنەپارێزانی ئێرانی یا تونڕەوانی ئێران زۆرینن لە پەرلەماندا و ئەگەرەکانیش ئەوەی کە باز دەکرێت هەم لە ناو ئێران هەم لە دەرەوەی ئێرانیش ئەگەری زۆرە کە ڕئیسی سەرۆکی دەسەڵاتی دادوەری لە ئێراندا ئەو لە هەڵبژاردننا سەرکەوتن بەدەست بێنێ و ببێتە سەرۆکی ئێران. زۆرترایەتی کۆنەپارێزان لە ناو مەجلیسی شورادا و بوونی سەرۆکێکیش لە کۆنەپارێزان لە دەسەڵاتی سیاسی ئێراندا ئەکرێوە دابنین کە بڵین ئەگەر پرۆژەیەکیش هەبوو بێ بە ناوی ڕیفۆرم خوازیەوە ئیتر بۆ لەمەوە دوات تەواو بەرەو کاڵبوونەوە ڕوا. لە ڕاستیا و قسە زۆر دروستە بە بڕای من ئەگەر دەڵێن پرۆژەی ریفۆرم خوازی ئەگەر حتا ئەندازیاریەکەیشی کە من پێم وایە خۆیان ینی ئەندازیاری ئەم پرۆژەیە بنوە سەرنجام ئەم پرۆژەیە ڕۆژ لە دوای ڕۆژ ینی ڕێگاکانی خۆی لەگەڵ باڵەکەی تراوە جیاوازەکانی خۆی لەگەڵ باڵەکەی ترا تعریفەکەن نەک بمانای ئەوەی کە کۆماری ئیسلامی بگۆڕن نا بمانەیەوان ئەمان ژۆکو ڕەوتێک بەرژەوەندی شخصی خۆیانەیە بەرژەوەندی ئابوووریانەیە بەرژەوەندی سیاسیانەیە وەکو دوو ڕەوت کە هەرکیان پارێزگاری لە کۆماری ئیسلامیەکەن ینی حتا لە ڕووی شخصیشەوە بوو بە بنملانێ لە نێوانیانە بۆیە خەریک بوو لە نێوان ئەم ململانیانە کە دروستە دوو بۆشایەکی سیاسی بۆشایەکی اقتصادی بۆشایەکی ئەمنی بۆشایەکی ناڕەزایەتی دروستە بوو کە خەڵک سوودی لێوەرەگرت و ئۆپۆزیسیۆن سوودی لێوەرەگرت و وڵاتانی دەوروبەر و کۆمەڵگای جیهانی سوودی لێوەرەگرت بۆ دژایەتی ئێران بۆیە ڕێبەری کۆماری ئیسلامی و باڵی کۆنەپارێز بە هەموو شێوەیەک لەم هەڵبژاردنە تەرمی ریفۆرم خوازان لە گۆڕدەنا و بۆ هەمیشە بە بڕای من ڕوتی ریفۆرم خوازی لە ئێرانە کەنە دەرەوەی کایەکە چونکە ئێران بە تایبەت خامنەی و ئەوانەی کە پلانیان هەیە لە دوای خامنەی دەسەڵاتی سیاسی لە ئێرانەوە بەدەستەوە بگرن کە زۆرینەی ڕاکان بۆ ئەوەیە کە مشتەبای کوڕی جێگەی بگرێتەوە ئەیانەوێ دەسەڵاتێکی یەکدەست سوپایەکی یەکدەست اقتصادێکی یەکدەست دیپلۆماسیەکی یەکدەست و ئابوووریەکی یەکدەستیان نەبێ هەموو کەسێ نەتوانێت و مەیلی خۆی هەرچێکی ویست لە ئێرانە بیکە بۆیە ئەمان دەیانەوێت بەم هەڵبژاردنە پرۆژەی ریفۆرم خوازی و مێژویان بۆ هەتایە لە ئێرانە بسڕنەوە و لە گۆڕی بنن. کاکسۆران هەر ئەمە شەوای کردووە بەڕای جەنابە ئەنجومەنی نیگابان ئەم حەوت کاندیدە دەستنیشان کاکە ببنە کاندیدی فەرمی بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئێران و لە ناویاندا ڕئیسی وەکو باز دەکرێت بەهۆی ئەوەی شەش کاندیدەکەی تر خاوەنی پێگەیەکی جەماوەرینین و کاریگەریەکی ئەو تۆیان لە ژیانی ڕۆژانەی خەڵک و ژیانی سیاسی ئێرانیشدا نەبووە. ئەنجومەنی نیگابان ڕێک ویستوێتی کە ڕئیسی سەرکەوتنێکی بێ هیچ گەرمە و کێشەیەک بەدەست بێنێ. دقیقاً وایە کاک بڵێن تۆ چاودێکە حتا نەک بۆ ریفۆرم خوازان حتا لە نێو ئوسوڵگەرەکان یا کۆنە پارێزانیشان نیان هێشتووە کەسێک کە بێوێ ململانێ بکە لەگەڵ ڕئیسی ئەحمەدی نەژاد ئەگەر بەهاتایە لە ڕاستیا دەیتوانی ئاراستەی هەڵبژاردنەکان بەرەو ئاراستەی ینی مەیدانی هەڵبژاردنەکان بەرەو ئاقارێکی تر بە حتا ئەوەشیان بڕیوەکە هیچ ناڕەزایەتیەک لە ئاکامی هەڵبژاردنەکانەوە دروست بێ لەوەی کە کەسێک بێ بڵێت دەنگەکەم دزراوە چونکە ئەزمموی ئەمانەیان هەیە لە ئێرانە خۆیان ئەندازیاری ئەمە بوون خۆیان لە 2009 ئەوەی بەسەریانە هات ئەندازیارەکەی باڵی کۆنەپارێزان بوو کە ئەحمەدی نەژادیان بەرامبەر موسەوی دەرچوان کە لە کاتێکا دۆڕاو بوو بۆیە کەسێکی وەکو ئەحمەدی نەژاد زۆر مەترسی بوو لە باڵی کۆنەپارێزانیش بۆ گەرباتە بۆ مەترسێکی جدی لەسەر ڕئیسی و کاندیدەکانی تری هەڵبژاردن بۆیە حتا نەگلێت لەگەڵ ریفۆرم خوازانە حتا لەگەڵ کۆنەپارێزانیشە کاندیدانێک کە پێیان وایە لە چوارچێوەی ئەوان و لە بەرنامەی ئەوان و جۆرێک لە جۆرەکان ڕوودارانە ڕوبەڕویان ئەوەستنەوە لە قسەیان دەرەچن ئەوەشیان خسۆتە دەرەوەی ململانێکە بۆ ئەوەی بتوانن کۆنتترۆڵی هەموو مەیدانی هەڵبژاردن بکەن و کۆنتترۆڵی هەموو نیگەرانیەک بکەن کە لە ئاکامی هەڵبژاردنەکەەوە دروستە بێت بۆیە ئەمە بە تەواوەتی پلان بۆ دانراوە و بە تەواوەتی دەیانەوێ کاندیدێک سەرخەن کاندیدی خۆیانە و کاندیدێکە کە ئارەزوو ئامانج و پلانەکانی ئەوانە باتە پێشەکە هەموو ئاماژەکان بۆ ئەوەن کە ئەو کاندیدا ڕئیسیە.
باشە ڕئیسی دەتوانێت چی بۆ کۆماری ئیسلامی ئێران بکە لە ئاواها ڕۆژێکدا کە تایدایەتی ئەمە بێ لەوەی کە وەکو باز دەکرێنی لە ناو ئێرانیشەوە ڕئیسی لەوانەیە بتوانێت کۆنتترۆڵی هەندێک ململانی ناوخۆی دەسەڵاتی ئێران بکە بەڵام لەسەر ئاستە گشتیەکە دەتوانێت چی بکە لە ڕاستیە ئێران ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی گەورە بووتەوە لە بەتایبەت لە دەورانی ترامپە ئێران لە ڕووی ئابوووریەوە تووشی داڕوخانی گەورە بووە هێنانە هاتنەوەی ئێران و ئەوەی هەناسەدانی ئابووری ئێران کاتێکی زۆری پێویستە و لە پەیوەندیە لە ململانە داخڵیەکانی خۆیان تووشی دابڕانێکی زۆری نێوان باڵەکان و خسایەتەکان بووتەوە لە ئێرانە باندی گەورە گەورە دروست بوون کەوانە بەرژەوەندیان هەیە و ئامادە نین مل بۆ هەموو شتێک بدەن بۆیە لە ئاسی دەرەکیشە ئێران تووشی کۆمەڵێک کێشەی گەورەیە لە ئاسی کۆمەلگای جیهانی پراوێز خراوە لە ئاسی دەوڵەتانی منتەقەیە ڕوبەڕووی کۆمەڵی کێشمەکێشە و ڕوبەڕووی کۆمەڵی ململانەی گەورەیە لە ڕاستیە ڕئیسی ناتوانێت شتێکی وا لە بارودۆخی ئێران بگۆڕێت چونکە ئەوەی سەرنجام بڕیارەدا خامنەیە ئایا ئەمان دەیانەوێت دەست لە کۆمەڵێ هەژمونخوازی خۆیان هەڵگرن و کۆمەڵێ امتیاز دەن بە کۆمەلگای نێودەوڵەتی لە بەرامبەر کۆمەڵێ داواکاری ئەوانە ئەمە ڕەنگە بتوانێت جۆرێک لە جۆرەکان نەفەسێ بە ئێران بداتەوە لە بواری ئابووریە بەڵام لە ڕاستیە یەک دەستکردنەوەی دەسەڵات دەرەتانی گەورە بۆ ناڕەزایەتی دروستەکە کە بەتایبەت کە ڕئیسی کەسێکە کە هەم لە بواری ئەمنیەوە هەم لە بواری دادوەریەوە کەسێکی ناخۆشەویستە و دەستی هەیە لە کوشتن و لە ئەعدامکردنی هەزاران خەڵکە و لە هەمان کاتە کەسێکە کە دەستی بە کوشتنی دەیان کەس سوورە و کەسێکە کە لە ڕاستیە کەسێکی ناخۆشەویستە لە نێو خەڵکی ئێرانەوە حتا لە نێو بەدەنەی خودی کۆنە پارێزانیشە بۆیە هاتنی ڕئیسی نەک ناتوانێت بێتە هۆکارێ بۆ سەقامگیری لە نێو خۆی ئێرانە و بێتە هۆکارێ بۆ بەرەو پێشچوونی بواری ئابووری و بواری سیاسی و بواری دیپلۆماسی ئێران بەڵکو بە بڕای من دەبێتە هۆکارێ بۆ ئەوەی ململانەی زیاتر لە نێو خودی باڵەکانی ئێرانە سەر هەڵبدا یا لە نێوان کەساتەکانی ئێرانە سەر هەڵبدا و ئەم کابرا تێڕوانینێکی تونتری بۆ هەڵسوکەوت لەگەڵ داواکاریەکانی خەڵکە هەیە بۆیە ڕەنگە ڕوبەڕبوونەوەی گەورە لە نێوان خەڵک و کابینەی داهاتوو کە کەسێکی وەکو ڕئیسی سەرپەرشتی بکە ئەگەر ببێ بە سەرۆکۆمار زیاتر ئالۆزی ڕووبداتە ئەوەی بەرەو سەقامگیریەک بڕۆین لە ئێرانە کاکسۆرانەگە بکرێت زۆر بە کورتی پێم بڵێ ئەو ئەگەری ململانەی کە ئێستا جەنابە داماژۆ پێکرد ئەگەر هاتوو لە ئێراندا دروست بوو کێ ڕێبەرایەتی دەکات لە ڕاستیدا ئەمە هینە سەختەکەیە ئەمە پرسیارە سەختەکەیە ڕەنگە خەڵکی تر لە ناوخۆوە بزوتنەوەی تر دروستیە بەڵام لە ڕاستیە تاقیش کراوەوە لە 40 ساڵی ڕابردووە و هێزەی کە ئەوێ ئاراستەی ململانەکان کە وەسەرکرداتی ململانەکان کە لە ناوخۆی ئێرانە و بتوانێت کاریگەری گوزار بێت لە دەرەوە ئومێد نەماوە ڕەنگە لە ناوخۆوە ئەگەرێکی زۆر هەیە لە ناوخۆوە شتێکی وا بێتەکایەوە ڕێبەراتی تازە لە ناوخۆ دروست بێت چونکە ئەوەی لە دەرەوە بووە تازە خۆی تاقی کردوێتەوە ناتوانێت کاریگەرێکی وادابنە هەر لەسەر هەڵبژاردنەکان دەگەڕێمەوە بۆلات زۆرێک لە سەرچاوەکانیش لە ناو ئێرانەوە ئاماژە بەوە دەکەن کە پێ ناچێت ڕێژەیەکی زۆری دەنگدەران بەشداری لەم هەڵبژاردنەی سەرۆکایەتی ئێراندا بکەن. ببرید پای صندوق رای بدید به هر بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگی خۆتان بدەن گوێم مەدەنە ئەوانەی لە ناو لە دەرەوەی وڵات شتی بێسوود بڵاو دەکەنەوە وەک ئەوەی دەڵێن دەنگ مەدەیان مەچۆ گوێم مەدەن بەوانە چی دەڵێن ئەوانە لە خەمی گەلدانین تەنانەت ئەوانش کە دەڵێن بە ناوی گەلەوە قسە دەکەن ئەوانە شتی بێمانە دەڵێن و درۆ دەکەن ئەم جۆرە داوا و لێدوانانەی کاربەدەستانی ئێران نەبوونەتە ڕێگر لە بەردەم ئێرانیەکاندا تا نەتوانن ڕای خۆیان لەسەر کۆی پرۆسەی سیاسی وڵاتەکە بڵێن. لەوە تای شۆڕشەوە 12 سەرۆکمان هەڵبژاردووە ئەمەیان 13هەمین هەڵبژاردننی سەرۆکایەتیە هەڵبژاردن لوتکەی دیموکراسی و بەشداریمان لە هەڵبژاردندا کردووە بەڵام ئەنجامەکەی چی بووە بە تایبەتیش لە ڕووی ئابووریەوە تا ئێستا لە هەر ماڵێکدا 2 یان 3 بێکار هەن
هیچ سەرۆکێکی ئێران وەک پێویست کاری خۆی نەکردووە. ڕەوشەکە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. خۆگرتن بە بەنگ و مخدراتەوە بۆتە کارەسات. هەر بۆیەشە دەبینیت هەموو کەسێک دوودڵە، چونکە ئەگەر دەنگ بدەیت و دواتر هیچ شتێک نەکرێت ئەوە خیانەتە، وەک بە ڕێز ڕۆحانی کە هیچی نەکرد و پەیمانەکانیشی بەجێ نەگەیان. با ڕئیسی بێ یان ئەحمەدی نژاد یان تەنانەت ڕۆحانی جیاوازیەکەی چییە؟ ئەوەی گرنگە ئەم وڵاتە بتوانێم قەیرانە تێپەڕێنێت. بۆ من هیچ گرنگ نییە کێ دەبێتە سەرۆک، چونکە هەر کەسێک بێ هیچ شتێک ناگۆڕدرێت. کاکسۆران لە نزیکەی 10 ڕۆژ لەمەوبەرەوە گەورە کاربەدەستانی ئێران بەڕابەری کۆماری ئیسلامی ئێرانیشەوە داوا لە خەڵکەکەن کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان. تەنانەت ئەگەر بە هەڵەدا نەچوو بەم حەسەن ڕۆحانی سەرۆکی ئێران دەڵێ ڕەوایی هەر سیستمێکی سیاسی ئەو ڕێژەیە کە خەڵک دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان. پێشبینی جەنابەت چییە؟ خەڵک بەشداریەکی زۆر دەکەن؟ بڕای من ڕێژەی بەشداری کەمیا زۆر هیچ ڕەوایەتێک نادا بە سیستمێک کە بنەماکانی هەڵبژاردنێکی دموکراتیکی تێدا نییە، چونکە میکانیزمەکانی بەر لە ئەوەی کە تۆ لە پرۆسەیەک خۆ هەڵبژاردن هەر ئەوە نییە کە تۆ پرۆسی هەڵبژاردن بەڕێوە بردەوە کە بەمانای دموکراسی بوونی هەڵبژاردن دێ. میکانیزمەکانی بە دیموکراسی بوونی هەڵبژاردن لە هەموو شتێک مهمەکە ئازادی هەڵبژاردنە، ئازادی خۆکاندیدکردنە، ئازادی و دەرفەتی یەکسانە بۆ هەموو کاندیدەکان و دەرفەتی یەکسانە بۆ هەموو کەسێک کە بتوانێت بێ لە بەرچاوگرتنی هەر ئاین و نەتەوە و زمان و ڕەنگێک بتوانێت خۆی کاندید بکە کە لە ئەمە لە ئێرانە وجودی نیە. ینی بۆیە پرۆسەی هەڵبژاردن لە ئێرانە پرۆسەیەکی نادیموکراتیکەوە شانۆگەریەکە. بۆیە ڕێژەی بەشداری بوونی زۆری خەڵک یا کەم هیچ لە ناڕەوابوونی هەڵبژاردن کەم ناکاتەوە لە ئێران. ڕەنگە ئەمە جۆرێک لە جۆرەکان بۆ شەرعیەتدان بێ بە سەرکوتی زیاتر کە خەڵکی زیاتر بەشداری بکە لەو ڕوانگەوە. بەڵام هەموو پێشبینیەکان ئەوەن کە ڕەنگە ئەم هەڵبژاردنێک بێ کەمترین ڕێژەی بەشداری لە ئێرانە بەخۆوە بگرێت، چونکە هیچ بۆشاییەک یا هیچ دەرفەتێک بۆ ململانەی نێوان کاندیدەکان نیە یا کۆمەڵک کاندیدی تازە نەهاتۆتە ئاراوەکە خەڵک بەجێ ئومێدی خۆی بزانێ حتا خەڵکێکی کەمیش بێ و لە هەمان کاتە لە ڕاستی هەموو سینارۆکانی ئومێد دروستکردنیش بۆ خەڵکە لە کابینەی ڕۆحانیایی تر کۆتایی هات. ئەوەش بۆیە حتا بڕای منەگە ڕیفۆرمخوازەکانیش بەشداریان کرای خەڵکی ئێران جارێکی تر حتا کاندیدەکانی ئەوانیش کاندیدە دیارەکانی ئەوانیش پەسەندکرایەن، ینی نەیەتوانی بێتە هۆکارێک بۆ ڕێژەی بەشداریکردنی ڕێژەیەکی زۆرتری خەڵک بۆ سەرسنۆخەکانی دەنگدان. ئەوەی هەیە کۆمەڵی خەڵکی سەربەدەسەڵاتە بەتایبەت کۆنەپارێزانەکە ڕەنگە لە هەموو بارودۆخێکی باشە ڕێژەی بەشداری لە بینی 15 تا 20 بێ، لەوە زیاتر ڕەنگە تێنەپەڕ. کاکسۆران وەکو جەنابی شداگاداری هەندێک لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان لە دەرەوە لە ناوەوەی ئێرانیش ینی داوایان لە خەڵک کردووە کە بەشداری لە دەنگداندا نەکەن و پرۆسەی هەڵبژاردن ڕەت بکەنەوە. لە کاتێکا کە خەڵک ناچێتە سەر سندوقەکانی دەنگدان وەکو جەنابیش دێستە باست کرد دەڵێ ینی لەوانەیە 15 بۆ 120 بچن بەشدار بن لە دەنگداندا کە خەڵک ناچێ. ئەمە بە دەنگەوە چوونی ئەو لایەنانەی ئۆپۆزیسیۆنە بە ئۆپۆزیسیۆنی کوردیشەوە مەبەستمە. لە ڕاستی ڕەنگە ئەم داواکاری کە خەڵک ناچێ وەک داواکاری ئۆپۆزیسیۆنیش لە شوێنێکە یەکتر بگرنەوە، بەڵام ئۆپۆزیسیۆنێک کە دەزانێت 80% خەڵک لەو سیستەمە سیاسی ناڕازی خۆ مەشتێکی سەیر و عەجیب نییە. ینی هەموو کەسێک دەزانێت ناڕەزاتی لە ئێرانە یا خەڵکی ئێران ئەو سیستەمە سیاسیان قبول نییە. ئەگەر کەسانێکیش بارە هۆکاری سیستەمە سیاسیان خەوڵ و بەرژەوەندیان هەیە ئەوە بمانەی قبولکردنی ئەو دەسەڵاتە سیاسیە نییە. بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە وات دابنین ئەگەری ئەوە دابنین 90% خەڵک بەشداری ناکەوە ئەمە بۆ دەستکەوت بۆ ئۆپۆزیسیۆن دەقەڵەمە درێت. باشە ئەوە بۆ هەفتەیەک بە دەستکەوت دەقەڵەم درا. ئۆپۆزیسیۆن پلان و استراتیژیەتی ئەوەی هەیە و ئایندەبینی ئەوەی هەیە ئەم هێزە ناڕازیە کاریگەرە تەبدیلکە بە هێزێکی یەکگرتوو کە بتوانێت سیستمی سیاسی ئێران هەرس پێ بێنێ و بتوانێت خۆی بکاتە ئەلتەرناتیڤی سیستمێکی سیاسی نوێ لە ئێرانە. کێشەکە لە ئۆپۆزیسیۆنە ئەمەیە کە ناتوانێت ئەم هێزە گەورە و ئەم هێزە تووڕە و ئەم هێزە ناڕازیە
کە بە گیان و بەدڵ ململانێ لەگەڵ دەسەڵاتەکەەوە دەسەڵات ڕەدەکاتەوە بیکاتە هێزێک کە لە چوارچەوەی استراتیژێتی خۆیان و استراتیژێکی ڕوونی یەکگرتوانە بتوانێت بیکاتە فشار بەسەر ئێرانەوە بتوانێت سیستمی سیاسی ئێرانی پێ بگۆڕێ یا بیڕوخێنێ کێشەکە لەمەدایە بۆیە ئەمە ناتوانێت ئیمتیازێک بۆ ئۆپۆزیسیۆن لە ڕاستیدا حساب کرێت باشەگەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی بە کوردیشۆ ناتوانێت ببێتە ئاڵتەرناتیڤ بۆ ئەم ڕژەمەی ئێستای کۆماری ئیسلامی ئێران کێ دەتوانێت ببێتە ئەو ئەڵتەرناتیڤە لە ڕاستیە لە 42 ساڵی ڕابردووە بینیمانە دەرفەتی گەورە هاتۆتەکایەوە لە ئێرانە کە ئەم ئۆپۆزیسیۆنە ئەگەر خاوەنی استراتیژێکی ڕوون باە ئەگەر خاوەنی بەرنمەیەکی ڕوون باە ئەگەر خاوەنی یەکگرتوویەکی پتە و باید دەیتوانیت بێتە ئەلتەرناتیڤ ئێستا ئەگەر دابشکاری لە نێوان ئۆپۆزیسیۆنە بکەینەوە ئێران وڵاتێکە تۆ بزوتنەوە ڕزگاری خوازەکان لێگەڕێ بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەکان فەرقی هەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامیە ئەوانە ئۆپۆزیسیۆنێکم بەنگە کۆمەڵی داواکاریان جێبەجێ بتوانن وەک بینیمانە بەشی لە ئۆپۆزیسیۆنی فارس کە دێتە سەر هەڵبژاردن بەشداری دەکەن ئەوانە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن لەگەڵ مانەوەی سیستمی سیاسین کە ئەگەر یەکپارچەی ئێران پارێزێ هێزی ڕزگاری خوازی یا هێزە نەتەوەیەکانی ترکە لە کورد و بەلوج و عەرەب و تورکمەن و ئازەریەکان پێک دێ ئەمانە بەشێکی زۆران بزوتنەوەی ڕزگاری خوازیانێ بزوتنەوە ڕزگاری خوازەکان داواکاریەکانیان فەرقی هەیە و کێشەکە ئەمەیە ئەم بزوتنەوانە و ئەم نەتەوانە بزوتنەوە ڕزگاری خوازان نەیانتوانی و هاوپەیمانیەکی سەراسەری دروستکەن کە بتوانن ئاسایشی ئێران بخەنە مەترسیەوە و ببنە هۆکارێ بۆ تێکدانی سەقامگیری سیاسی و سەقامگیری ئابووری لە ئێرانە و ببنە هۆکارێ بۆ ئەوەی بتوانن ئەم ناڕەزایانە بەدەستەوە بگرن و ڕێبەراتی بکەن بۆیە لە حاڵەتێکی وە کە ئۆپۆزیسیۆن پرشو بڵاوە لە ڕاستیە هەموو بە قازانجی کۆماری ئیسلامی تەواو بێەوە ڕۆژ لە دوای ڕۆژ لە نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی جددی و لە نەبوونی هاوپەیمانەیەکی یەکگرتووی جددی دژی کۆماری ئیسلامی دەبینین ڕژێم ڕۆژ لە دوای ڕۆژ سەرڕای هەموو ئەو کێشە و قەیرانانەی کە هەیەی ڕۆژ لە ڕۆژ لە تەمەنی خۆی بەردەوامە لە تەمەنی خۆی و ترسی ڕوخانی نییە ئەو جموجۆڵە سڤیلی کە لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا هەیە ئەمە دەتوانێت ببێتە جێگرەوە یان نا لە ڕاستیە ئێران پێویستی بە خوێندنەوەیکی تازە هەیە لە خوێندنەوەیکی تازە پێویستی بە پێناسەیەکی تازەشێ ئەمە نەکرد بۆ ئێران بۆ کوردستانەکەیشی دروستە ئێمە پێویستمان بە گوتارێکی تازە هەیە پێویستمان بە خوێندنەوەیکی تازە هەیە کە ئەم خوێندنەوە تازە بتوانێت پێناسەی گوتارێکی تازە بکە بۆ ئەوەی بتوانێت لەو چەق بەستویە لەو پرش و بڵاویە لەو دابڕانە کە لە نێوان گوتاری سیاسی ئەمە لە دەرەوە وەلا لەگەڵ ناوخوا دروست بووە هەمووی گرێداتە پێکەوە بۆی بتوانێت خاوەنی ئایندەیەک ئایندەبینی و خاوەنی استراتیژیەکی کاریگەر بێ کە ئەمە من پێم وایە بزوتنەوە سیڤلەکە ببێ ئەوەی ببنە ڕوتێکی یەکگرتوو کە داخوازی سیاسی لەخۆیان جێکاتەوە کار چەند زۆربەی بزوتنەوە مەدەنیەکان لە ناوخۆ هەڵگیری داخوازی سیاسی ناتوانێت کاریگەری هەبێ بزوتنەوە مەدەنیەکان ئەو کاتە ئەتوانن کاریگەریان هەبێت کە یەکگرتوانەتر جۆرێک لە هاوپەیمانی بە داخوازی سیاسیەوە ببەنە پێش بۆی بتوانن مەترسی لەسەر دەسەڵاتی سیاسی دروست کێ دەتوانێت ڕێبەرایەتی ئەو جموجۆڵە سڤیلیە بکا بەڕای تۆ لە ڕاستیە ئەو نەسڵە تازە کە ئێستا لە نەسڵە تازە خوێندەوارە ئەکادیمیش کە هەموو ڕۆژێ مەدانەکانی خەباتی خۆیان پەرەپی ئەدەن لە ناوخۆی کوردستان و ناوچەکانی تری بەلوچستانە ئەهوازە ئێرانە ناوچەکانی وەکو تارانە لە هەر ناوچەیەکی تر بە هەر کەسێک داخوازی خۆی و ڕەنگی خۆی و ویستی خۆی هەیە بۆیە من پێم وایە ئەو نەسڵە تازە دەبێ جۆرێک لە ڕێبەراتی بۆ خۆیان دروستکەن و هەمووی گرێ نەدەنەوە بۆ ڕێبەراتی کلاسیکیە چەق بەستووە پرش و بڵاوەکە هەیە بەو مانایە ئەگەر ڕێبەراتێکی نوێ گوتارێکی نوێ بە میکانیزمی نوێ بێتە مەدانەوە هیچ نەبێ دەتوانێت ببێتە بلۆکێکی گەورە و ببێتە دژبەرێکی گەورە بەرامبەر بە کۆماری ئیسلامی و لە هەمان کاتە ئەتوانێت بێتە ئومێدێکی گەورە دەبێتێکی گەورەش بۆ سەر بلۆکە کۆنەکە یا بۆ سەر ڕێبەراتیە کۆنەکە کە یا بە خۆیان بچێتەوە یا سەرنجام مەجبور بێ قبوڵیکە وانی کاکسۆران سپاسە دەکەم بۆ بەشداری لە بەنامەیە مەفتەیی چاوی واشنگتن سپاس و پێزانینم زۆر سپاس کاک بەڵێنی خۆشەویست
ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئاینداوە بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان دێڵی.